شەش مانگە کێڵگەکانی ئێمە تینون چۆن ئەو ئەوینە پاکانە بەبێ یەکتر مەدار دەکەن ئۆخشن دەگرن ماسی داغ و یەک پەرستن یەک سەرکردە و یەک گەیاندن بە یەک هێرش یەک لە دوای یەکە سەرکەوتن لە سەد دونیاش یەک جار مردن. سپاس و دەستخۆشی بۆ بەڕێستان بۆ کەناڵی ئاسمانی پەیام بۆ ئەم دەرفەتە کە تایبەتە بە قسە و باس لەسەر کۆساری شەهید و بەرهەمەکانی. من دیارە بەر لە ڕاپەڕین لە دەرەوەکو پێشمەرگە بووین ساڵی 1991 دوای ڕاپەڕینەکە لە ڕاپەڕیندا کە گەڕاینەوە من ئەو کاتە لە ڕانیا بە پیاوێک بە لاوێک ئاشنا بووم بە ناوی کۆساریم کە ناسی وەکو شاعیرێک وەکو لاوێکی ئیسلامخواز و هەسناسک وەکو لاوێکی دڵسۆز وەکو لاوێکی زۆر خاچی زۆر بەخەم و بە مشور جوڵاو و بە گوڕوتین لەوێوە ئاشنای کەسێک بووم هاوڕێیەکی خۆشەویست بووم کە شەهید کۆساری بوو. دیارە بە حکمەوەی کە من لە کاروباری ڕاگەاندندا ئیشم دەکرد سەرپەرشتی کۆمەڵێک کۆڕ و ئاهەنگ و بۆنەی تایبەتیم دەکرد شەهید کۆساری لە زوربیاندا لەو کۆڕ و بۆنە و مناسبەتانەدا بە خەلافەتی کەڵەگەتی بە هەستی ناسکی بە دەنجی زوڵاڵی بە شیعرەکانی حزوری هەبوو بەشداری دەکرد. دواتر لە دوای دانانی کەناڵی تەلەڤیزیۆنی بزوتنەوەی ئیسلامی لە سنووری ڕانیا کە لە 1992 دامەزرا دوای ئەوە شەهید کۆساری بە بەرنمەیەک لەو کەناڵە تەلەڤیزیۆنە بەشداری کرد بەرنامەی لێرە و لەوێ کە بەرنمەیەکی تەنس ئامێز بوو. منیش لەو تەلەڤیزیۆنە کارم دەکرد و حزورم هەبوو. ئەمە بوو بەهۆی ئەوەی کە ڕاڵەکانی پەیوەندی و ئاشناتی و محبەت و خۆشەویستی ئەمە بەهێزتر و سڕوپڕتر بن. جارش بووە کە چۆن دەڵێ شاعیرانە سەرمان بەیەکەوە ناوە ڕاز و نیازمان لەگەڵ یەکتر گۆڕیوەتەوە. کۆساری شەهید خاوەنی هەستێکی زۆر بەرز بوو هەستی بە بەرپرسیارەتی خۆی دەرحەق بە ئاین و گەل و نیشتیمانەکەی دەکرد هەستی بە بەرپرسیارەتێکی گەورەی سەرشانی خۆی دەکرد دەرحەق بە ئەدەبی ئیسلامی ئەو شعوری بەوە دەکرد کە شتێکی پێیە کە بتوانێت خزمەت بە ئەدەب کات بە شێوێژی گشتی ئەدەبی ئیسلامی ئەدەبی کوردی. بۆیە هەمیشە ئەو هیوا و ئاواتەی بوو کە دەیویست ئێمە پێویستە ئەدەبێکی بەهێز پێشکەشکەین بۆی کە لەبەرەوەی دینەکەمان دینێکی بەهێزە ئاینەکەمان ئاینێکی بەهێزە ئەوەی ئێمە دەیکەین لە شان و شکۆی پەیام و بەرنامەکەمان بوەشێتەوە. ئەمە شەهید کۆساری بوو کە تا ڕووداوە ناخۆشەکانی 12/93 کە ڕوویاندا دواتر شەهید کۆساریان تێدا شەهید بوو لەوێەوە ئێمە بە دەردی کوردەڵێ لە یەکتر دیدار ئاخرەت بووین. کۆساری لای من و لای هەموو کەسێکی هۆشمەند و ویژدان زیندوو گرنگیدان کە گرنگی بە ئەدەبی کوردی و بە کتێبخانەی کوردی بدا لای ئەو کۆساری کەسێکی هەمیشە زیندوو و حزوری هەیە و ئامادەجی هەیە لە ناخیدا لە ویژدانیدا لە هەست و شعوریدا کۆساری بە بەژن و باڵایەکی کەڵەگەتەوە ڕاوەستاوە و لای من وایە کە هەمیشە شیعرمان بۆ دەخوێنێتەوە و پەیامێکی گرنگمان بەگوێدا دەدات. نیوەشەوە و دنیا شەوی هاوینەکەچی بەفردەبارە ئەوە خدر و شعریەتی دێنەوە بە کۆسارێ جل و بەرجی سەرخۆشی بە بەدەنیدا کردووە چونکە ڕۆژی نازەنینی بۆ چەند کاتێک ڕۆشت و وەفاتی کردووە. شەوە و خەوتن لە ڕوخسارت لە دنیای بوون و نەبووندا بوونی نییە و بەر لەوەی ببێت مردووە. شەوە و
دوای ڕووداوەکانی 93 دیسان جارێکی کە ناچار بەوە بووین کە بکشینە سنوورەکان و بارودۆخی بەداخەوە بارودۆخی سیاسی و پەیوەندی نێوان لاە سیاسەکان لەو کاتەدا لەو پەڕی ئاڵۆزی و دژواری و ناخۆشیدا بوو بۆ ئێمە ناچار بەوە بووین کە شار بەجێ بێڵین و ڕووبکەینە شوێنەکانی کە بەڵام دڵسۆزانی دیکە براو خۆشەویستانی دیکەم کە لە شاری ڕانیان مابوونەوە ئەوانە ناوی خۆیان لەهێنا بوو قۆڵی مەردانان لێ هەڵماڵی بوو بە تایبەتی برای بەڕێز و خۆشەویستمان کاک عەبدوڵڵا عەلی کاک ئیسماعیلی خاڵ ئەحمەدە ڕەش کاک عەبدوڕەحمانی حاجی عەبدوڵڵا ئەوانە بە سوودبینین لەو دەستنووسانەی کۆساری شەهید کە لە لای جێلاسخان هاوسەری بەڕێزیان و بنەماڵەکەیان پارێزراو بوون و بە سوودبینین لەو شعرە تۆمارکراوانەی کە لە بەردەستدا بوون و دەستیان کەوتوون ئەوەی کە دەستیان کەوتووە کاتە و سەدای کۆساری بەشی یەکەم و دووەم کە دەستیان کەوتووە هاتوون شعرەکانیان بە دەستنووسی و خەتێکی جوان کاک عەبدوڵڵا عەلی نووسی بوونیەوە دوای وەکێمە گەڕاینەوە بارودۆخ ئاسایی بووە لە کۆتای 94 لەگەڵ مامۆستا مستەفای سەید مینە ئێمە شتوونێنە ئەو چوارچێوەیەوە لەگەڵ برای بەڕێزم بە تایبەتی کاک عەبدوڵڵا عەلی قۆڵمان لێ هەڵماڵی ئەو شیعرە کۆکراوانە تایپمان کردن لەڵی سند بەڕێزێکەوە دواتر هەڵەسەنیمان بۆ کردن ناوی خۆمان لێهێنا بەوەی کە قۆڵ هەڵماڵین لە چاپکردنیان تەمەنەوە بوو کە 2000 لە 16/4/1998 کە من ئەو کاتە ماڵم لە هەولێر بوو توانیم زۆرتر چاکتر بەسەر دۆخەکە ڕابگەم دۆخی چاپکردنی یەکەمین چاپی دیوانی شەهید کۆساری لە هەولێر لە ساپخانەی کریستاڵ بە یارمەتی مامۆستا عەلی باپیر لەسەر چۆن دەڵێ خەرجی ئەو توانیمان کە یەکەمین چاپی دیوانی کۆساری بە چاپ گەیەنین بۆیە لێرەوە من سوپاس و دەستخۆشی زۆر بۆ ئەو برا بەڕێزانە بە تایبەتی کاک عەبدوڵڵا عەلی و کاک ئیسماعیل و کاک عەبدوڕەحمان و جێلاسخانی هاوسەری و کۆی ئەو عەزیز و خۆشەویستانە مامۆستا عەلی باپیر و هەموو ئەو بەڕێز و خۆشەویستانی کە لەگەڵماندا بوون بۆ مامۆستا مستەفای سەید مینە لەگەڵماندا بوون بۆ بە چاپگایاندنی یەکەمین چاپی دیوانی شەهید کۆساری دیارە و چاپکردنا کەم و کورتی تێدا بوو تیراژێکی کەم بوو 600 دانەیەک بوو هەڵی تێدا بوون دواسر ئێمە محاولەمان کرد کە چاپی دووەمی بکەین ئەوە بوو کە لە 2006 لە ڕێگەی نووسنگەی تەفسیرەوە سوپاس و ڕێز و دەستخۆشیم بۆ ئەوان توانیمان پێداچوونەوەیەک لەگەڵ کاک مامۆستا مستەفای سەید مینە لەگەڵ کاک عەبدوڵڵا عەلیدا بۆی بکەین و کورتە ژیاننامەیەک لەلایەن مامۆستا مستەفای سەید مینەوە پێشدەستێک من نووسیم پێشێکێک مامۆستا عەلی باپیر بۆی نووسی هەڵبەتە پێشێکێکە پێشترش هەر هەبوو لە چاپیەکەمیش دای مامۆستا عەلی باپیر و پێشدەستێکەش ژیاننامەکەشی بە هەمان شێوە دووبارە پێداچوونەیەکمان بۆ کرد و پاشگوێکیشمان بۆ دانا و لەوێەوە چاپی دووەم لە 2006 بە چاپ گەێنرا چاپی سێمیشی دیارە هەر لە 2011 لەلایەن نووسنگەی تەفسیرەوە کرا ئێمە نەکرا جارێکی کە پێداچوونەوە بۆ چاپە بکەین بۆیە لە چاپی سێمەوە کە چاپی سێمی دیوانەکە کرا من لە حەزم کرد بەراوردێک لەگەڵ هەندێک لە دەستنووسەکانی لەگەڵ هەندێک شعر ئەو شعرانی کە کۆساری خوێندونیەوە و بەراوردێک لەگەڵ چاپەکانی پێشوش بە هەمان شێوە هەستم کرد کە هێشتا کاری زۆر گەورەمان ماوە ئێمە ئەنجامی بدەین بۆ شەهید کۆساری تەمەنەوە دیارە بەرجی چاپی یەکەمی دیوانەکەیەتی ئەوەیان کە لە 98 کراوە ئەمە چاپی دووەمیەتی کە لە 2006 کراوە ئەمە شانەوە چاپی سێمێتی کە لە 2011 کراوە هەستمان کرد کە ئەرکێکی گەورە زۆر گەورە لە سەرمانێ هێشتا زۆری ماوە کۆساری هەر ئەوەندە نییە کەمە لە دوی توێی کتێبێکدا بە ناوی بورکانی شیعر چاپمان کردو و بڵاو کراوەتەوە دیارە بورکانی شیعر هەر ئەو ناوەیە خۆی کاتی خۆی کۆساری خۆی بۆی داناوە ئەویش تەبعاً لە کۆڕی هۆڵی ڕۆشنبیری کە لە 12/8/93 لە سلێمانی کراوە لەوێدا پرسیارێکی لێ دەکەن ئایا بەرهەمە شعرەکانە چاپ کردوون یان نا دەڵێ دیوانێکم ئامادەیە بە ناوی بورکانی شیعر کەواتە بورکانی شیعر ئەو ناوەیە خودی کۆساری بۆ خۆی ناوی ناوە لە دیوانەکەی بورکانی شیعر دەبا سەرجەم هەر وەکو یەک
دڵمان گوێڕایەڵی دەنجی یەک ڕێگا بێت تا قەڕەیەک لەم ڕۆژەدا یەکسەر و دەست و یەک هەست و یەک هەڵوێست و بە یەکەوە یەکەیەکەی دوشمن یەک یەک دەتۆپێنین یەکانەی مەرگ بە یەک تەکان دەتۆقێنین یەک بەیداغ و یەک پەرستن یەک سەرکردە و یەک گەیاندن بە یەک هێرش یەک لە دوای یەکە سەرکەوتن لە سەد دونیاش یەک جارمردن. لەوەتای کۆساریم ناسیوە، ینی حەز دەکەم ڕوحم لە ڕوحی کۆساری جیان نەبۆتەوە. دیارە من لای خۆم قسە دەکەم هەموو ئەو بەڕێز و خۆشەویستانی کە باسم کردن وەکو مامۆستا سفای سەیدبینە، خانەوادەکەی، کاک عەبدوڵڵا عەلی، مامۆستا عەلی باپیر، نووسینگەی تەفسیر، زۆر دۆست و خۆشەویست و عەزیزانی دیکەش بەڕاستی نەمانتوانیوە کە چۆن دەڵێ ینی ئەو هاوڕێتی و ئەو محبەت و خۆشەویستیە لە یاد بکەین. دوامین شتێک کە من زیاتر چوومە ژێرباریەوە پێداچوونەوەیەکی چڕ و پڕ بوو بۆ چاپی چوارەمی دیوانی شەید کۆساری. دوایەوە کە لەگەڵ نووسینگەی تەفسیر قسەم کرد، گوتم من شتێکی وام لە بەرنامەدا هەیە بتوانین خزمەتێکی گەورەتر بە دیوانی کۆساری بکەین. کۆساری ئەوەندە نییە کەمە تا ئێستا بۆمان کردووە. بۆیە لەم دیوانەدا کە من لە سەرەتای 2016ەوە بە شێوەیەکی کردداری لێی دەست بەکار بووم، نزیک بە ساڵ و نێوەک پێوە خەریک بووم، توانیومە کە وا حەز دەکەم بتوانم خزمەتێکی دیکەیان بەشێک لە وەفای خۆم دەرحەق بە کۆساری لەگەڵ ئەو دیوانەدا بەسەر بەرم. ئەمە تەنیا من نە، بەر لە هەموو کەس بە هاوکاری خانەوادەی بەڕێزیان، پور هەمینی دایشی شەید کۆساری، هەبێ بەخانی خوشکی و ماڵی دکتۆر محمودی هاوسەری، کاکە شەیدای کوڕی شەید کۆساری دادەبەنان، هەروەها بە تایبەتی جێلاسخانی هاوسەری، مامۆستا مەسفای سەیدبینە، مامۆستا ئومێد محەممەد ڕانیەیی، هەروەها کۆمەڵی خۆشەویستی دیکە مامۆستا عەلی باپیر، نووسینگەی تەفسیر، کاک عەبدوڵڵا عەلی بە تایبەتی، هەموو ئەو خۆشەویستانە هاوکارمان بوون و توانیومانە بە هەمووان بتوانین شتێکی لەو شێوەیە ئەنجام بدەین. ئەمە ئەوەی ئێمە لەو دیوانەدا کردومانە دیارە جگە لە پێشەچی نوێی کە لەلایەن مامۆستا عەلی باپیرەوە نووسراوە بابەتێکی تایبەتە بەهرێژی جوانەمەرگ مامۆستا مەسفای سەیدبینە نووسیوێتی، هەروەها بابەتێکی دیکەی تایبەتە مامۆستا ئومێد محەممەد نووسیوێتی، جگە لە وتەی خێزانی هاوسەری جێلاسخان، وتەیەکی یا شعرێکی هەست و نەستێکی گەرم و نێوان باب و ئەولادایەتی شەیدای کوڕی، هەست و نەستێکی گەرمیە، نووسینێکی دادەبەنان. دواتر من هاتووم لە ژێر عنوانی کۆساری و بورکانی شیعر کۆمەڵێک بابەتی تایبەت بە کۆساریم هێناوە، ژیانی بەرهەمەکانی، هەوڵ و تەقەلای، چۆنێتی شەهید بوونی، سەرهەڵدانی ڕووداوەکانی 2012 کە کۆساری تێدا شەهید بووە، و پاشان باسی کۆساری و بەکارهێنانی وشە و کۆساری و ئاماژە و جوڵە و کۆساری و سەدای کۆساری و هەروەها کۆساری ئەو شیعرانەی کە لە بۆنەوە مناسبەتەکاندا خوێندونیەوە. دیارە من لەو پێداچوونەوەیەدا ینی بڵ ئەو کەرستانەی کە لە بەردەستمدا بوون بە دەرەزەیە یەکەم دەستنووسەکانی کۆساری بوون. دەستنووسەکانی کۆساری ئەو دەستنووسانەی دوو دەفتەری شیعری بوون کە لە 36 2016 جارێکی کە بۆ ئەو پێداچوونەوەی لە جێلاسخانە وەرگرتوون. ئەمە دەستنووسەکانن کە ئەم دەستنووسانە من لە جێلاسخانە وەرگرتوون. ئەمە ئەو دەفتەرێکە کە شیعرێکی بێناونشانی تدایە کە سەرەتای بەهار لەو ڕۆژەی دەست پێ دەکات. ئەمە دەفتەرێکی دیکەی کۆسارێکە کۆمەڵێک شیعری دیکەی تێدایە. ئەمانەش کۆمەڵێک پەڕی تایبەتی دەستنووسی کۆسارین و نووسینی کۆساری نووسینی هەیە تقریبن بەو شێوەیە. ئەمە ئەو پەڕانن کە هەموو پارێزگاریان لێکرا و لە بەردەستدا ماون. وەروها ئەم دەستنووسانەی کە سێ دەفتەری دەستنووسن جگە لە دەفتەرەکاندا وشەی تایبەتی تێدا هەیە کە کۆساری زۆر گرنگی بە وشە داوە. ئەمانەشم لە 24 2017 لە ڕێی مامۆستا ئومێد محەممەدەوە لە ڕانیە بەردەستکەوتن. ئەمە کاتێک بوو کە من تا ئەندازێک پێداچوونەوەکەم تەواو کرد بوو بۆیە سەر لە نوێ. ئەمە مژدەیەکی زۆر خۆش بوو. ئەو دەفتەرانێک ئێمە و هەموو عەزیز و خۆشەویستان پێمان وا بوو کە فەوتاون و نەماون بەردەستکەوتنەوە، بۆ دووبارە من پێداچوونەوەیەکی کەم بۆ پێداچوونەوەکەم کردو.
ینی سوودی زۆرم لێبینین لەو دەفتەرانە. هەزار مەخابن کوردستان دەزانم شد مبتەلایە و کامە ئەندامەت زاندارە تێدەگەم سەری سەربڕد ئیرو دەژی و جێگای سەرینی خۆشحاڵە لاشەت کون دەست و پەلت پەرستارە و حەمباری کۆری بێگارە هەردوو لاقی ڕەش و ڕووتیش بەحاڵ ماون بە شەو ڕۆژ جێی ژووری پاتەی بەتاڵە. ینی شتێک کە لەو دەفتەراندا من دەستم کەوتووە ئەمە بۆیاغی بەسەردارژاوام دەفتەرە خوێن نییە ئەمە شتێکە بە دەستم کەوتووە چەند شیعرێکی بڵاو نەکراوەی شەید کۆسارین کە لە چاپەکانی یەکەم و دووەم و سێم دانین لەم چاپی چوارەمەدا ئەم شیعرانەم هێناون. هەروەها ڕاستکردنەوەی وشەکان زۆر وشە هەیە کە لە چاپەکانی پێشودا بە هەڵا وەرگیراون یا بەراورد پێکردنی شیعرەکانی کۆساری کە خوێندونیەوە توکەمە دەستنووسمان هەیە وەکو دەستنووسەکانی کۆساری هەروەها ئەو شیعرانەمان هەن کە کۆساری بە ناوی سەدای کۆساریەوە چاپی کردوون. دیارە سەدای کۆساری کە دوو بەشە بەشی یەکەمی لە 1991 تۆماری کردووە کاسێتە دەنجە هەروە بەشی دومی لە 1993 بەڵێ ئەمە کاسێتەکانن ئەمە کاسێتەکانی شەید کۆساری وەکو بەشی یەکەمی کە لە 1991 تۆماری کردووە ئەمەش هەر لە ڕانیە تەبان ئەمەش بەشی دۆمیانە کە لە 2/93 تۆماری کردووە هەرێکەی حەوت شیعری تێدا لەو کاسێتانەدا کە زۆربەی زۆری شیعرەکانی لە بەشێکیان دە شیعرەکانی پێش ڕاپەڕینن چونکە شیعرەکانی کۆساریدا بەش دەبن بە دوو بەشێکیان پێش ڕاپەڕین بەشێکیانی دوای ڕاپەڕین. ئەمەیان وشەکانی کۆساری لە خوێندنەوەدا کە بەکاری هێناون جار هەیە لە دەستنووسەکەیدا وشەیەکی بەکارهێناوە لە خوێندنەوەدا وشەیەکی کێ بەکارهێناوە یاخود لە سەدای کۆساریدا وشەیەکی بەکارهێناوە بەڵام لە خوێندنەوەی بۆنەیەکدا کە لە بۆنەیەکدا کۆساری شارەکانی خۆی هەمیش هەر لەبەر بوون و لەبەر ڕادەیخوێنەوە کەمەل جانی بێشی زۆر سەرشی کۆساریەکە پێی لە زۆر لە کەسانی دیکە زیاد دەکرێتەوە ئیمتیازێکی تایبەت و نایاب و جێگەی سەرنج و چۆن دەڵێ سەرسوورمانە بەنسبەت هەمووانمانەوە کە کۆساری چۆن بەو هەستونەستە گەرما ئاوە شعرەکانی خۆی لەبەر بوون و ئەمە جانیبێکی دیکەشی برتێبە لە ئاماژە کە من لەم دیوانەدا هەموو ئاماژەم بەو جانیبە گەورە و ناوازانی کۆساری داوە تا چەند گەوریان بە کۆساری داوە کۆساری زگە لەوەی کە بە تەمەنێکی 26 ساڵی توانیوەتی بەرهەمێکی لەو شوێمان بۆ بەرهەم بێنێ و بۆ بەجێ بێڵێت کە بە خوێن نووسیبێتەوە 2000 و پاشان کۆساری دەنجی زوڵاری هەیە کۆساری ئاماژەی هەیە کۆساری دەرخ و لە بەرکردن و زاکرێ بەهێزی هەیە هەموو ئەوانەوەیان کردو کە کۆساری لە یەک ڕوانگەوە لە یەک جانی بۆ ئێمە لی نەڕوانین جا بەشێک لەو سوودێک لەوە هینە کە من هینم بینیوە سود من لێ بینیوە لەو دەفتەرانە لەو بەرهەمانە بەراوردکردنی ئەو وشانەیە هەموو جیاوازی وشەکان کە من دەرکم پێکردوون لێرەدا لە پەراوێزدا ئاماژەم پێداون خۆشم دەوەی خۆشەویستیت جێچەڵێکە و لە دنیادا یەخەم دەگرێت خۆشم دەوەی خۆشەویستیت دڵنیامە چەقۆیەکە و لەسەر ڕێگا سرم دەڕێت خۆشم دەوەی خۆشەویستیت وەکو هەر حەوت هەڵۆیەکەی قەڵاتووکان خاتر جەمم بەرە و مەرگ باڵان دەبێت خۆشەویستیت با زۆر تۆڕی دانراویش لاقی ببێت با زۆر ئەڵقەمی دوو پشتی ئەو شیعرەی لێتان پرسیون ئێوە چین ئەوەش وەڵام کە بیانی لە هەست و نەستێکی زۆر ئاینی و نەتەوەی بەرزەوە نیشتیمانی بەرزەوە ئەم شیعرەی گوتووە لوتکەی قەندیل گەوەی ماکۆک پێدەشت و بناری حەمرینین بڕنەوەکەی شێخ مەحموود و شمشێری سەلاح الدینین کڵپەی باوەڕ گڕی کەرکووک ناڵەی پیری بادینانین پەنجەی زارۆڵی هەڵەبجە و کفنی ئاڵی شەهیدانین دەنجی قورئان چەکی خەبات کێوی کۆڕێ و بالیسانین بەرگونانی هەژاران و خاک و خۆڵی کوردستانین تینووی ئیسلام سایەی دەوڵەت سەدای چەوساوەی جیهانین نەخشەی یەکگرتنی کورد و هەر پێنج پارسەی کوردستانین شەش مانگە کێڵگەکانی ئێمە تینون چۆن ئەو ئەوینە پاکانە بەبێ یەکتر مەدار دەکەن ئۆخشن دەگرن ماسی داغ و
و یەک پەرستن یەک سەرکردە و یەک گەیاندن بە یەک هێرش یەک لە دوای یەکە سەرکەوتن لە سەد دونیاش یەک جار مردن وەڵام من لە کۆتاییدا درود بۆ گیانی شەید کۆساری دەنێرم بۆ گیانی باوکی ڕەحمەتی و دایشی بەڕێزی کە ئێستا لە ژیان داماوە کە کۆرپەیەکیان لێ بەوەلەت بووە کە ئێمە و کورد و هەمومان کوردستان شانازی پێوە بکەین. سوپاس و دەستخۆشیم هەیە بۆ هەموو ئەو بەڕێز و خۆشەویستانەی کە لە هەموو قۆناغ و هەنگاوەکانی خزمەتکردنێک بە کۆساریدا من یا هەر بەڕێزێکی دیکە نواندوێتی لەگەڵماندا بوون لەگەڵیاندا بووین خەمێکمان بووە لە کۆساری و بەرهەمەکانی کۆساری بە تایبەتی دایکی بەڕێزی خانەوادەی بەڕێزی خێزانی بەڕێزی کوڕی کاکە شەیدا و بەنانخان و حەبیبە خان و خانەوادەکەیان هەروەها مامۆستا مستەفای سەید مینا مامۆستا ئومێد محەممەد و کاک عەبدوڵڵا عەلی کاک ئیسماعیلی خاڵ ئەحمەدە ڕاش کاک عەبدوڕەحمان وەروەها نووسینگەی تەفسیر و مامۆستا کامەران بابانزادە مامۆستا نەوزات کۆیی کە من لێرە سوپاسیان دەکەم دیارە وەروەها مامۆستا کەمال حەمزە کە لە ڕێی ئەوەوە بەشی یەکەمی سەدای کۆساریم دەستکەوت و لە ڕێی مامۆستا نەوزاد و مامۆستا کامەرانەوە ئاهەنگی کۆیم دەستکەوت کە کۆساری تێدا شیعری مانگگیران و شیعری دنیا دەخوێنێتەوە و سوپاسی هەموو ئەو بەڕێز و خۆشەویستان دەکەم کە کاتێک بابەتێک لەسەر کۆساری دامان بەزاندووایان باسی دیوانەکەی بۆ یا ساڵ ڕۆژی بووە سوپاس و دوعای خێر و دەستخۆشیان لێ کردوین ئێمە لێرەوە سوپاسیان دەکەین سوپاسی دڵسۆزیان دەکەین ئەو لایک و کۆمنتانی ئەوان بۆ ئێمان نووسیوە دڵنیا بن کە زۆر بۆتە هاندەرێکی بەهێز بۆی کە ئێمە لەسەر خزمەتکردن بە کۆساری بەردەوام بین و داوا لێبوردن بەر لە هەموو کەس لەخوای گەورە دەکەم کە کەم و کورتێکمان بوو بێت لەو کار و هەنگاوانەی کە بۆ کۆساری شەهیدمان ناون یا شتێک پەیمان پێ نەبرد بێ یاخود داوای لێبوردن لەو بەڕێزانە دەکەین کە نەمانتوانی بێ یان ناومان لە بیر سوو بێ کە سوپاسی بکەین ئەو کارەکار و پرۆژەی هەموو لایەکە هەموو دڵسۆزان و خۆشەویستانە سوپاس بۆ ئێوە بەڕێز و خۆشەویستیش کە لەگەڵماندا بوون سوپاس بۆ هەموو ئەو بەڕێزانش کە بەرنامەی تایبەتیان لەسەر کۆساری نووسیوە شیعریان بۆ نووسیوە شعرەکانی لە سایتەکاندا بڵاو دەکەنەوە ئومێدم وایە کە ئینشاءڵڵا سەرساوەی سەرەکی دیوانی یا شعرەکانی کۆساری برتی بێ لەم دیوانە چونکە من لەو دیوانەدا تا ئەو ئەندازی قەڵەممان بڕی بێ و ئەومان لە دووبێڵە هات بێت ڕاستکردنەوەمان لە وشەکان و لەوە هەڵەکانی چاپەکانی پێشودا کردو بۆی من پێم وایە کە هەر بەڕێزێک شیعر وەردەگرێت لە کۆساری بدەوێت بلای خۆی و بڵاوی بکاتەوە بگەڕێتەوە بۆ ئەم سەرساوەیە کە من دڵنیام لە سەدا 90 لە چاپەکانی پێشوو جیایە و جگەلەوەی کە کۆمەڵێک بەرهەمی دیکەی تدایە ئەرشیفێژی بەهێزی تدایە لە کۆپی دەستنووسەکانی کۆساری لە وێنەکانی کۆساری لە بەرجی چاپەکانی کۆساری و فەرهەنگ و پەراوێزی ێزگار زۆری تدا هەیە تایبەت بە کۆساری کە وەکوم پێم وایە وەکو سەرساوەیەکی سەرەکی بۆ هەموو ئەو شتانەی کە پەیوەندیان بە کۆساریەوە هەیە دەتوانێت سوود بە هەموو لاک بگەێنێ و سوپاس بۆ بەڕێز و خۆشەویستیش دەستان خۆش بێ و والسلام علیکم ورحمة الله وبركاته. کۆساری قاز بیکەوە دەنجی چۆلەکەی نازە کولوە بەفری سپیە لەگەڵ مندا هاوڕازە هیچ جوتیارێکتان بینیوە عاشقی قەدی ژاکەڵە بێ و گوڵەگەنم بفەوتێنێ هیچ ڕێبواری واتان دیوە چەنجی تاریکی خۆش بێ و ڕووناشی ڕۆژ ببغزێنێ هیچ شوانی ئەوینتان دیوە عاشقی سەجی گورگەمێش بێ و خۆی لە مێگەل نەگەیەنێ هیچ پێشمەرگەتان